زەرگم زۆر دەستوی ڕاستی هەستم زۆر ناخۆش بەڕاستی شاڵە بەسەر کەس نایەتن ئەو ڕووداوە بەڕاستی کارە ساتە بەڕاستی زۆر ناخۆشە یعنی 3 نەفەر لە یەک ماری هەرسێک وەفاتیان کردبوو پێ ڕانەگەیشتم بە کچەکەم هەر ڕووداوێک کە ڕوو دەدات مەرج نییە قەزا و قەدەر بێت زۆر جار گوێنەدان بە ڕێنمایی تیم و لایەنە پەیوەندیدارەکان کارەساتی گەورە دەخڵقێنێت ئەمساڵ ڕووداوەکانی خنکان هێندە زۆر بوون کە هەمووانی تووشی شۆک کردووە تەنها بەپێی ئامارەکان ئەمساڵ لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 60 کەس لە نێو دەریاچە و ڕووبار و ئاوەکاندا خنکاون و گیانیان لەدەستداوە تەنها لە ماوەی یەک ڕۆژدا 3 ئەندامی یەک خێزان پێکەوە لە زەی گەورەدا دەخنکێن و تەرمەکانیان ڕەوانی گۆڕستان دەکرێت ئەمەش زەنگێکی مەترسیدارە و دەبێت هەمووان ڕاچڵەکێنێت. ئەمە باوکی کەژاڵی تەمەن 18 ساڵانە فرمێسکەکانی بۆ لە دەستدانی کچەکەیەتی کە لە ئاوی زەی گەورەدا لەگەڵ مام و ئامۆزایەکیدا خنکان بە دڵێکی پڕ و خەم و پەژارەیەکی زۆرەوە باز لە ڕۆژی ڕووداوەکە دەکات و تەمەنا دەکات کەس وەک ئەو ڕۆڵەکەی لە دەست نەدات و کەسیش نەخنکێت. یەکە ئەم لە کاسبیوم هێوارێ گوت بە بەختیاری بەرام گوتمەرە سبەی بڕۆ بەنزین دۆتێکە لەگەم دارە بڕۆ پیاس شاپێکە و دوای لە خۆتا وەرنەوە وڵا ئەوان چوونە بەیزینی سو بە سەرە بێزیوتە قەرەبارغە زۆر وڵا چوونە سەزەی بۆ سەعات یەک و هەندێک دوو شتە کەم لە ڕێدا هاتمەوە من ئیشەکەم زوو خلاص کرد وڵا لە ڕێ تەلەفۆن دیتم کوڕەکەم تەلەفۆنی لێ کردم گوتێ من درێن کەژاڵ و بەختیار و بنیامین بە ئایدا چوونە کوڕە کوو گوتم گوتم بەریەوەڵا بە ئایدا چوونە یەکەمدا کەژاڵ هات دەرێنە بردیانە ئەوەی وڵا بگرێ لە خۆدا ئەوە بردیان خستخانەی دوای بڕەش پێ زۆر پێ نەچوو دیتم غەواز هات ماوەی 5 دقەکە بوو غەواز هات وڵا غەواز هات بەختیاریش دێنێ بەختیاری برامشیم دەرینە وڵا تا ئەومە بەختیارمە بردە خستەخانەی هەر 2-3 دقەش پێ و بنیامیشیان دەرهینە وڵا دوای هەرسێک وەفاتیان کردبوو هەستم زۆر ناخۆش بەڕاستی شاڵە بەسەر کەس نایەتن ئەو ڕووداوە پێ زەرگم زۆر دەستوی ڕاستی بەس سەخی بەختیاری برام ئەمە چووی ساعات تقریبا نەبوو بە دوو لەمارە کەریم برام بۆ هەرا گوتیان بە ئاوێدا چوینە ئەمەش هەر بە غاردانی سوڕاینەوە وش سوڕاینەوە کەریم برامان سیاران دەهینا دەرێ گوتم چ بووە گوتی دەرێن لەسەر زەی بەختیاروان و کەژاڵوان ئاو بردیتی چوین بە سەریعی گەویشتنە سەزەی وچ گەویشتنە سەزەر ئەو دەکا خێزانی بەختیاری و خێزانی هەژاری برازام لە خۆیان دەدا گوتی زێ ئەوانەی بر لێرە لە قۆم بوون ئەمش گوتم لە چێن دەرێ گوتیان ئەلێرە بەڕاستی غەواز زوو هاتن بە ماوەی یعنی ئەمە گەیشتنی 5 دقەی پێ نەچوان گەیشت نەکنەما بەڕاستی کارە ساتە بەڕاستی زۆر ناخۆشە یعنی 3 نەفەر لە یەک ماری یعنی خۆڕاگرتن زەحمەتە بەس لەلای خوا الحەمدولله ئەی خوا بکە ئەو باشە داوا لەو خەرکە بەڕێزەی دەکەم زۆر ئاگایان لە خۆبی لەسەر زەی نەچم باشە ئەگەر چونشن ئاگایان لە خۆبی. نزیکەی 20 ساڵە مەلەوانە کارمەندێکی بەرگری شارستانی هەولێر و سەرۆکی تیمی خۆبەخشانی مەلەوانیە لە قەزای خەبات ئەو باز لە چیرۆکە سەیر و سەرسوڕهێنەرەکانی ڕزگارکردنی هاوڵاتیان و خنکانیان لە بەشێکی زۆری ئاوە تیژڕەوەکانی کوردستان دەکات. هۆکارەکانی خنکان ناشارەزاییە کە ئەو کەشتیارە دێتە مووقعی بابلێن ئەو مووقعی کە ئەوێک مەقسەدی تکە دێ خۆ فێنک دەکاتەوە ئەو مووقعی کە ناشارەزایە پرسیار ناکاتن لە مووقعی ئایرە قۆرە یان شیاوە لە مەلەکردن کارەسات ئەوەیە دەبینی گەنجەکە تاقانەی پێشەش خوشکانە کارەسات ئەلێرە زۆر گەورەتر لەوانێ دی کارەسات هەیە دەبینی منداڵەکەی خنکاوە لە حەشمەتانە خۆپێڕاناگیرێ دەچی خۆی لە دوو منداڵەکە فڕە دەداتەنە ئاو دەبتە جیهانی دوو شەخص
لەو خانەوادەیە کە هاتیتنە سەیران احتیمالێ سێ احتیمالە ببتە چار ئەمە ڕێنماییمانەوە لۆ هاوڵاتیانەوەیە کە ئەگەر شخصێک تووشی ڕووداوی خنکان بوو تکامان وایە هاواری دەور و بەرتان بکەن حەبلەکتان پێبی پەتکەکتان پێبی بۆی هەباوێن ئەگەرنا محاوڵەی دەرهینانی ئەو شخصی نەکەن چکەینیەک ڕۆیشتیا کارەساتەکارەبانە بتە دووسێ ئەگەر ئەمن هۆی هێلەگەم لەبەر کرد ئەگەر قەزا و قەدەری خوای گەورە هات لەسەر سەر و لەسەر چاوانم دادنێم بەڵام ئەوە دەبتە هۆکاری 1990 کە ڕزگاری ژیانی خۆت لە خنکان بەڵکو ئەگەر نەنە ئاوا تووشی لە خۆچونش بوو ئەوە دەلیلەکە و جێیەکەت پێنیشان دەدا کە ئەو شخصەیەوە لەسەر ئاوا وا دەڕواتن. لەبارەی هۆکار و ئامارەکانی خنکانی گەشتیاران و هاوڵاتیانەوە بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەرگری شارستانی هەولێر باز لە هۆکار و ئامارە مەترسیدارەکانی خنکان دەکات و ئاماژە بەوە دەکات بە هەماهەنگی لایەنە پەیوەندیدارەکان بەردەوامن لە بڵاوکردنەوەی هۆشیاری بە هاوڵاتیان بەڵام نەبوونی هیچ مەرجێکی سەلامەتی لەلایەن هاوڵاتیانەوە لە کاتی سەردانیکردنیان بۆ ناوچە ئاویەکان یەکێکی ترا لە هۆکارەکانی زۆربوونی ئامارەکان. ئەو کەسانێک کە خنکاون زیاتر لە تەمەنێکی دیاری کراون ینی تەمەنەکان لە تەمەنی دەتوانن بنێم لە 10 ساڵی تاکو 22 ساڵی ینی ئەم تەمەنە تەمەنی هەرزەکاری و تەمەنی تازە پێگەیشتنە کە گوێ بە هیچ ڕێنماییەک ناداوە گوێ بە هیچ مەترسیەک ناداتن دەچێن بۆ بە مەبەستی گەشتکردن بۆ مەبەستی خۆفێنکردنەوە لەو ناوچە ئاویانە تووشی خنکان دەبن. سروشتی ئەو ئاویانەی لە سنووری ئێمە هەیە لە سنووری پارێزگای هەولێر شیاوی مەلەکردن نین بە ڕێژەیەکی زۆر ئەگەر مەلەزانێکی زۆر شارەزا و لێ هاتوونەوی لەبەرەوەی ئاوەکەی زۆر تیژڕەوە هێز و توانایەکی جەستەی زۆری دەوێ و هەروها ئاوەکەی زۆر ساردا لەوانەیە تووشی تەشەنوجاتی عەزەلی ببی لە کاتی مەلەکردن. ئەو کارگانەی کە کاری دەرهێنانی بەرد و چە و قوم دەکەن ئەمانە زۆربەی شوێنەکان ڕێڕێوی ئاوەکانیان گۆڕیوە. ئەگەر خەڵکی ناوچەکە و شارەزایی تەواوی سنووری جوگرافی شوێنەکە نەبی تووشی خنکان دەبی. خاڵێکی زۆر گرنگتر ئەوەیە کە تو هیچ پێداویستێکی مەلەکردنت پێ نەبی پێداویستی سەرەتایی ئێلەگا یان هەر کەلوپەلێکی تایبەت بە مەلەکردنە کاتێککە دەچی ئەو شوێنانە تۆ مەلە دەکەی بەبێ هیچ مەرجێکی و هیچ ئامرازێکی سەلامەتی بێگومان تووشی ئەم حاڵەتانە دەبن و خنکان لە ئەنجامدا ئەو دایک و باوکە تووشی جەرگ سووتان دەبن و تا لە ژیاندا ماون لە بیری ناکەن. ئێمە تابلۆمان هەڵواسیوە تابلۆی ئاگداکردنەوەمان لەو زۆر ئەو شوێنە داناوەکە لە ماوەکانی ڕابردوو هاوڵاتیان تێیدا خنکاون گەنجانمان تێیدا خنکاون. جگە لەمەش ئەم تابلۆیانەمان بە 3 زمان داناوە بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی لەبەرەوەی ئەم ڕێژەیەنەی ئەم ساڵای ئێمە تۆمارکراوە هاوڵاتی بیانیشی تێدایە دەڵێن بەداخەوە ینی ئەم تابلۆیانە زۆر جار ئێمە هەڵدەواسین و کولفێکی زۆرە لەسەر فەرمان کەمان بەڵام چەند ڕۆژێک دوایی هەڵواسینمان دەچین ئەم شوێنانە تابلۆکانیان شکان دوایە تابلۆکانیان بەرداوەتەوە. لەگەڵ هاتنی وەرزی هاوین بەهۆی بەرزی پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان و ناوەڕاست و خواروی عێراقدا هاوڵاتیان و گەشتیاران بە مەبەستی گەشت و سەیران و خۆفێنکردنەوە ڕوودەکەنە ئەو ناوچانەی ڕووبار و دەریاچە و ئاوی بەسەرەوەیە. لە کاتی مەلەکردندا بەهۆی خێرایی ڕێڕەوی بەشێکی زۆر لە سروشتی دەریاچە و ئاوی ڕووبارەکانی هەرێم زۆر جار نەک هاوڵاتیەکی ئاسایی بەڵکو ئەو کەسانەی شارەزایەکی باش یا مەلەوانیش دەزانن دەخنکێن. ئەوەی جێگەی سەرنجا بەشێکی زۆر لە ڕووداوەکان ڕووداوی هاوشێوە بوون یان لە هەمان شوێن ڕوویانداوە و کەسانێکی زۆر بوونەتە قوربانی کە ئەمە بە یەکێک لە هۆکارەکانی کەم تەرخەمی هاوڵاتیان ناو دەبرێت لەلایەن کەسانی شارەزا و تیمەکانی فریاکەوتنەوە. بەرپرسانی پەیوەندیدار بەم بابەتە نەبوونی مەرجەکانی سەلامەتی لە کاتی مەلەکردندا و گوێنەدان بەڕێنماییەکان بە دوان لە هۆکارە سەرەکیەکانی زۆربوونی ئەم ڕووداوانە دادنێن.